تەنانەت هەروەی کەمە بەهۆی وەی کە ژنین یا بەهۆی وەی کە پیاوین کێشەهایەکمان هەیە کە تایبەت بە جنسی خۆمانە. ئەگە لە پیاکان پرسین کە تاڵترین بەشی پیاوبوون لە چۆدایە زۆر شتان شاید جواب بدەنەوە بەگەوەی کە مەسەڵان خوددا خەزاڵتی ژن منداڵت نەکا ئەوەی کە دەبێت دڵڕاوکەی بەت هەبێت کە ئیش و کارەکەم چۆنە ئایا خوددا ڕزق و ڕۆزیم دەدا ئایا بنەماڵەکەم لێم ڕازین و زۆر شتی دیکە بەڵام تاڵترین بەشی پیاوبوون شاید دە و حاستەمەدا بێکە کاتی زواجەتی بە دڵنیایی و حەزی لە خانمێکە زۆری بە بەردڵی هاتەوە هەستەکە کاگرە و خانمەی بخوازێ و بچێتە داخواستی ئەو خانمە بتوانێت بەدەستبێنێ باشترین ژیان و خۆشترین کۆڕی بنەماڵی دەبێ بەڵام ئەو دڵە ڕاوکەی هەیە ئەخا نەکات بڵامی بەڵام نەداتەوە نەکا بڵامی نابداتەوە شاید تاڵترین بەشی پیاوبوونەوەیەکە ڕۆژداری بە ڕۆژها هەفتەها مانکە حەل لەکن خۆی دەینێ و دەیبا کە ئایا پیژنیارەکەم بدەم شاید دۆست و بەرادەرەکانی بڵێن ئەرێ کاکە بۆنە لە خۆتی قرس دەکەی بڕۆ پێشێک کوڕە کاکە یا دەڵە نا یا دەڵە ئایدی خۆ لەوە زیاتر نییە ڕاستە یا دەڵە ئایا دەڵە نا بەڵام زۆرجار ئینسان پێی خۆش نییە بڵێن نا ئەوەی کە هەفتەکان و مانگەکان و ساڵ جاری وێ ڕادەوەستێت چونکە بە دڵنیاوی دەهەیە وڵامی بەڵە وەرگێتەوە پس وڵامی بەڵا زۆر زۆر گرنگایەتی بۆ شەخصە هەیە بۆیە بۆشی ڕاوەستاوە بەس ئەگەر تۆ برای خۆشەویست لەو قەدەرەدا بە دڵنیایی و حەزت لە خانمێکە و هەست دەکەی دەتوانێت نەفەرێکی باش بێت کە زواجی لەگەڵ بکەی و ماوێتەوە بە نازانی چۆن پیژنیارەکەت بدەیت کە ئەو خانمە تووشی هەڵا نەبێ ئەو خانمە لە خۆڕا بڵامی بەڵە بەتۆن نەخێر بە تۆ نەداتەوە تا درێژێ ویددیوێ دەگەڵم بە وەکو دەروون ناسێک ئەو خاڵانەی کە دەتوانێت وڵامی بەڵە لە زمانی و خاتونە بنگۆ دەرکێشێتان بۆ باس بکەم وەتان لەبیر بێ کە زۆر جار تمشا دەکەی خاتونە ڕۆژها ڕاوەستاوە چاوەڕوان بۆ کە ئەو ئاغایی کە پێی خۆشە پیژنیاری پێ بدا کاتێکە پیاوەکە پیژنیاری پێدا وڵامی نەیدەداتەوە بۆ چونکە شێوازی پیژنیاردانی ئەو ئاغایە بە شێوازێک بۆ کە ئەو خاتونەوە بەردڵی نەهاتۆ هەستێکی ناخۆشی لێگرتۆ هەر بەهۆی ئەو هەسە ناخۆشێکە لێگرتۆ هەمی ناشی دەداتەوە سەلام سیمەنی پەریزەنم نووسەر و دەرووناز لە خزمەت و داهام لەو لاپەڕەدا تا ئێستا کە دەگەڵم هاتوێن دەزان کە ئەو خاڵانەی کە هەست دەکەم بۆنگۆ گرینگە باسی لێ دەکەم زۆر مەبەستان هەیە کە زۆرم پێخۆشە باسییان بکەم ولی زۆر زار تمشا دەکەم لایەنگریان نییە ئەمن دەو کاناڵەمدا چەشنی جۆرە و جۆر مەبەستم داناوە بە چاو لێ دەکەم زام چه هامە بەستەکان عالم زیاتری چاو لێ دەکات زیاتری لایک دەکات پێم خۆشە لەسەروی بدۆم چونکە شتانەی بۆ خۆم دەیزانم پێم خۆشە شتەهایەک فێرینگۆکەم کە ئەنگۆ تونی ئەو شتە پێتان خۆشە لەو شتە زیاتر تێ بکەن ویددیو یەکەم چەند کات لەوە پێشدانا کە گە پێشتان خۆش بێ دەتوانم بچندە کاناڵەکەمدا بیدۆزنەوە بنیوەی کە چۆن بزانم کەسێک بەنهێنی حەزی لێمە دوای ئەو ویددیۆیە نامەیەکی زۆرم بۆ هات لەسەر تۆڕی تەلەگرام کە خات و پەریزەن ئەمە ئەو شتانەی کە جەنابەت فەرمووتانەدە و نەفەرەدا دۆزیمانەتەوە دیتومانەتەوە بەڵام ئەلان پێما خۆشە کە چۆن تیم پیژنیاری پێ بدەیت چونکە ئەوەی کە ئەتۆ ئەو نیشانانە ڕاستیشە ئەتۆ نیشانانە دەخاتونێکدا بدۆزی بە هەست بکەیت کە بەڵەو خاتونە دڵی لەسەرتا مەرحەلە سەختەکەی دیکەی ئەوەیە کە چۆنی پیژنیار پێ بدەم کە بەڵامی بەڵی لێوەرگرم چونکە بڵامی نەناخۆشە هەم ئینسان غروری دەشکێ هەم بەخۆیدا دەشکێتەوە هەم خۆی پێسووکە هەم ئەوەی کە دڵیشی شکاوە خۆ بلەخەرە ئەتۆ نەچی پیژنیار بۆ خانمێ بدەیت بە ئەو سەودایە بۆ تۆ سەودایەکی ئاسایی نییە سەودای دڵە سەودای خۆشەویستیە سەودای ژیانە پس دڵ سەودایەدا هەمیشە ئەتۆ چۆن دەڕۆی پێشەی گرنگایەتی هەیە بەداخەوە پیاوەکان یەک دانا هەڵەیان هەیە کە بێبڕانەوە دووپاتی دەکەنەوە کارهای کلیشەی یعنی شتەهایەکی کە هەموو پیاوێک کردوویەتی ژنەکانیش دەستیان خوێندوتەوە بە هەستێک کە خۆش دەخێزان ژنەکاندا ساز ناکە وەک چی ڕاستی من کارم بە هیچ کەس نەبوو هیچ کەسم تال ئاخۆشی لێی نەهاتۆ ئەتۆ تەناخاتونێکی کەلعانە بەرچاوم هاتوو ئەوە دەڵێن زەربدار بەکار نایە یا ئەوەی کە ڕاستی پرۆفایلەکەت سرنجی ڕاکێشام من تا ئەلئانەکانێ نەچوومەتە دایرەکتی هیچ خاتونێکی بە تۆ ئەڤڵ خاتونی کە و کاری دەکەم هەتا ئەگرە بڵین بارە و کاری دەکەی ئەوانە پێی دەڵێن تەهایەکی کلیشەی یعنی خاتونە جوۆی پڕە ئەسەن گاڵتەی پێی دێ بۆ قسانە دەڵە چا بەشێتم دەزانێ یعنی تۆ ئەڤڵین نەفەرەوە عاشقی من بووی یعنی ئیدی تۆ پێش من چاو لە هیچ خاتونێکی دیکە نەکردو کاتێک کە ئەتۆ هەتا ئەگەر بەڕاستی بە سادقانەژە قسەیە دەکەی لە دڵی ژنە خۆش نایە دڵە ئەوە قسەکانی بە درۆ دەست پێ کرد
مەعزەرەت دەخوازمەوە بە بەشێتزانینی منش بتەکانی دەست پێ دەکات ئەسڵ پێویست نێت تۆ دەو کاتەدا بازە سەر بە بکەیتەوە ئەڤەڵین خاتوونە ئاخرین خاتوونە یا چەندومین خاتوونە جەنابەت زۆر بە جوانی ئەمن خانم هەستم کردو بەستە بۆ بیرروڕایانەی کە دەژیانی خۆمدا هەمە بۆ ئامانجانەوە بۆ مەرجانی کە بۆ خۆم بۆ ژیانی خۆمدانا هەست دەکەم جەنابەت لەو شتێک کە من دەمهەوێ نزیکی و هاتووم لێتان هاتوومەتە پێشێ کە ئەگەر دەهەڵەدانیم و جەنابەت ئەگەر لە مەرجەکانی من نزیکی بێگومان ئەمیش لە مەرجەکانی جەنابەت نزیکم واگەر دەمهەوێ بڕێک بەجددی بە جوانی باسی شتە بکەیت پس ئەوە ئەڤڵین شت کە نابێ بێنم قسە وتەهایەک بڵن کە هەموو پیاوەکان دەیکەن چونکە هەرە وتانەت کوت ژنە دەڵەوە گاڵتەیە ئەوە فشەیە و بەحسەکە کولەن لەکنی شتێکی ناحەز دەبێ و دوای جوانی جۆ ناداتێ تا دۆستان کاتێک کە تۆ دەتێ پیژنیار بە خاتونێکی بدەیت ئەو خاتونە تۆ هەڵدەسەنگێنێ یعنی زۆر بەوردی ئەوە دەمێشکیدا لە کۆڵینەوە لێ دەکا چکۆ لە ترین هەڵات یەک دانە نمرەی مەرفیت دەداتێت چکۆ لە ترین هەڵات ئەو خانمەی حەساس دەکا من هەرچەند زۆرم پێخۆشە ڤیدیۆیەکی شەڵات تۆمار دەکەم بابەتەوەی کە دەرونیاتی خاتونێک چۆنە بەڵام واقعەن دەرونیاتی خاتونێک زۆر ناسکە ژن هەمیشە لە چکۆلەی ڕابە و باوەڕە گەورە دەبێت کە ئاگال لە خۆت بێ لێت لە فێڵت بە شێتت دەزانن بمەعزەرەت دەخوازم دەیان هەوێ سوکت کەن درۆت بۆ دەکەن بەقەولیان دەڵا قەیسیت بۆ ڕۆ دەکەن بۆ شتانە ژن هەمیشە پرژینێکی بەستۆ هەمیشە گاردێکی بەستۆ هەمیشە ئاوە بە زەڕەبینێک چاو لێ دەکا بزان لە چها بتە لە چها ئاکارت ئەوە دەنۆنێ کە تۆ ڕاستەقینە نی ئەتۆ کەس عاشقێکی دروست نی ئەتۆ بە فێڵ لی هاتوێتە پێشێ هەر ئەو خاڵە لەقبتەکانت هەست بکە ئەو خانمەگاردی بەستۆ بەجۆی دەبەسترێ ئیدی هیچێک لەو وشانەی کە وتانەی کە تۆ دوای بۆی دەکڵێ ئەسڵ چونکە لە ئەڤەڵێڕا شێکی خراپی لەسەرداناوە چۆنە تۆ چاویلکێکی سەوز لەسەر چاوت دادنی هەموو شتێکی دی بە سەوزی دەبینی ئەو خانمەش چاویلکێکی خراپ لەسەر چاوی دادنێ تەواوی بتەکانی تۆ ئەوجا بۆی دەبێتە درۆ پس ئەڤەڵین کات زۆر سادقانە ئەمن خۆشیم لە جەنابەت هاتۆ ئەڵبەتە ئەوەش نییە ئەمن ئەو شتانم دە جەنابەت دۆزیوەتەوە و ئەلئانەکانێک کامل بڕیاری خۆم داوە و ڕێی خۆم لێداوە بە جەنابەت بە سەدان سەدی بە کەلکی داهاتووی مندین چونکە لێرە ژنا مێشکی ژنە دەڵە نا ئەوەش غەڵەتە ئەو کابرا بە چۆدا ئاوا بە یەقینی دەڵا من بە کەلکی دێم پس بەختێک ئەتۆ کاتێک ئەتۆ ئاوا بە یەقینی دەڵێ ئەتۆ 100% خاتونی ژیانی منی و ئەمن لە هەموو شتێکی تۆ خۆشیم هاتۆ ئەو ژنە دیسان لێرە ئەو هەستەی دەبزێ و ئەو چاویلکەیە بەکار دەکەوێت پس بۆی کە چاویلکە خراپەیە بەکار نەکەوێت تۆ دەبێت بڵێ ئەمن ئەوەندەی کە توانیمە لە دووڕە جەنابەت بناسم خێزانەکەت بناسم ئاکار و ئیشەکەت بناسم ئەمن هەز دەکەم بە دەرسەدێکی زۆر ئەتۆ ئەو کەسەی کە من لی دەگەڕێم ئەلانیش هاتوومەتە پێشێ زۆر بە سەداقەت کە جەنابەت ئەمن بناسی ئەمن جەنابەت بناسم کە ئەگەر ئەو یەقینی من دروستە ئەمە پێکەوە زواجێ بکەین چاو هەمیشە شتێکان لەبیر بێ وتەیە کە منتقیە وتەیە کە مشکی ئینسان دەیسەلمێنێ حتما دڵی ئینسانیش دەیسەلمێنێ ئەو وتەیە وتەیەکی دروستە ئەو ژنە دەڵە ڕاست دەکا ئەو ئاغایە بە سادقانەترین ڕاویش هاتوۆتە پێشێ کە زۆر زار مەسەلەن پیاوەکان هێندێک ئاوا دەستنە پێشێ مەسەلەن بەڵام نامهێت جاری ازدواجێ بکەم بۆ شتە نەهاتوومەتە پێشێ جارە فەقەت هاتووم بدناسم خۆب خاتوونە کاتێک تۆ ئاوای پێ دەڵێی ئەگەر بە پیاوە دەڵێ بۆ وای پێ دەڵێ دڵە خەخانم پەریزان شایدە من دەدا هاتوودا نەمویست بیخوازم ئەو خاتوونە بە کەلکی من نەهات ئەم بدین بیناسم جا دوێ ئەم دەڵم ئەسەن ئیشکالێکی نییە ئەتۆ ئەڤەڵێ ئەو خاتوونە دڵنیە بکە کە بە مەرجی زواجکردن لی هاتوێتە پێشێ دوایە ئەگەر دیتت ئەو خاتوونە بە کەلکی زندگی کردنایە ئەو ئازمونانی بۆی دادنێ ئەو تاقیکردانەوەی کە لی دادنێ ئەو خانمە ناتوانێت بگاتە ئەو شتە زۆر بە دڵنیایەوە دایدەنیشێنم بۆی تۆزیح دەدەم دەڵم کە ئەمە نەمانتوانیوە بۆ جەنابەت لەگەڵ ئەو شتێک کە من ئەڤەڵێ لە جەنابتم دیوە تا هەڵەدا بووم بە جەناب لەگەڵ ئەو شتێک کە من بیستومە زۆرت بێستا فاسیلە هەیە خلاصی دەکەینەوە پەیوەندیە پس لازم نیە لە ترسیوەی کە ئەمنە لام بریاری ئیزدواجی پێ بدەم سپێنێ ئەو خاتوونە لێم لە مدعی بێ لێم بێتە پێشێ نا ئەتۆ دوای دەتوانی ئەو شتە چاکەوە بەڵام لە دەرفەتی ئەڤەڵ لە کاتی ئەڤەڵ ئەوە گرنگاتی هەیە کە ئەو خانمە هەستێکی خۆش بکە کە ئەو ئاغایە بەجددی لە من هاتۆتە پێشێ ئەما شتێکی دیکە کە جددیبوونی ئەو شتە کەم دەکاتەوە وە خاتوونە ئەسڵ
قولی کورداری خۆمان دەڵە بە پیاوە دیدی حساب ناکە چەند شتا یەکەوەی کە و پیاوانەی قمار بە دەنگیان دەکەن یا زۆری بۆڕ دەکەن یا زۆری ناسک دەکەنەوە ئەسان دیارە مثلەن بە شێوازی دەنگی خۆت قسان بکە کاتێک ئەتۆ بە دەنگێکی بۆڕ قسان دەکەی یا بە دەنگێکی نەرمونیانێکی زۆر ناسکی دەکەیەوە قسان دەکەی ئەو خاتونە سیگناڵێکی ناخۆش لە مەغزیدایە چاو لەلعان و فیلمم بۆ بازی دەکا دا کەسێک کە بە دەنگی لەلعان و قمار دەکا بە دەنگی دەیهوێ درۆ دەگەڵ من بکە دەنگی ڕاستەقینەی خۆی بە من نیشان نادا دیارە قسەکانی دیکەی چ دەتوانم لەسەری حساب بکەم دیارە قسەکانی دیکەشی زیاتر درۆیە زیاتر هەڵەیە و لێرەژە تۆ فاتیحاکەت دەخێنرێت ئەمما خاڵێکی دیکەی کە پیاوەکان زۆر خراپی دەکەن ئەوەیە کە یا زۆر خۆیان هەڵدەچێشن یعنی مەسەڵەن بە شاخ و باڵی خۆیان هەڵدەڵن ئەمنە و کەسایەتیم هەیە ئەو خێزانم هەیە شاخم وایە باڵم وایە زۆر خۆ هەڵچێشان هەستێکی ناخۆش دەخاتونەدا ساز دەکا کە بابە ئەوە دەڵە چی یعنی وەکو شتێک زۆر زار مەسەڵەن دەڵا ئەو کابرایە ئەسەن پیاکان شتێک دەڵن خۆڵکێشانی زۆر بزانە گرێکێک زۆری خۆڵکێشە بزانە هیچی نییە ئەو شە دەمێشکی خاتونەکانیشدا هەتاگە بەڕاستیش ئەتۆ وابی بەڕاستیش کەسایەتێکی بەرزت هەبێ بەڕاستیش ئەتۆ کەسایەتێکت هەبێ باسەوادبی خاوەن مەقامبی خاوەن پوڵ و ماڵ و حاڵبی بەڵام پێویست نییە تۆ باری ئەڤڵکە و پیژنیارەکەت دەدەی هەمووی بۆ ڕۆکەی چونکە کاتێک تۆ هەمووی ڕۆدەکەی ئەو خاتونە دەڵە وا هەرنە یعنی ئەوەندە ماقوڵە ئەوەندە مەسەڵەن شارەزایە وەلەو بەرەوە هێندێک پیا هەیە کە خۆی زۆر دادەچێشێ ئەم بەدبەختم ئەمە قەتم خۆشی نەدیوە ئەمن قەتم نەحەساومەتەوە ئەمن قەت بە زندگیدا مەسەڵەن تەنانەت ئەتۆ دەتوانی بە وڵامی بەڵێ خۆت خۆشحاڵم کەی ئەو هەستە تەڕەحمە کە دەوژنەدا ساز دەکا و دەزانێت کە توان وڵامی بەڵێ لێوەرگرێ بەڵام لەبیرتان بێ ژن خۆشی لە پیاوی زۆر بێدەسەڵات و چکۆلە نایە ژن خۆشی لە پیاوی بە قەوەت دێ هەتا دە ئاژەڵەکانیشدا ئەو شتە هەیە ئەو نێرانەی کە بە قەوەتترن ئەو نێرانەی کە قەویتر وەرچاودێن زیاتر سرنجیمەیەکان دەکێشن پیاوەکەش داوایە ئەم ناڵم ئەو کەسانەی کە حتمما دەبێ خاوەن پارە بن نا زۆر زار ئەو شتێک کە ژنەت مشا دەکا دەگەڵ ئاغایەک بەرابەرە کە ئەو ئاغای متمانەی بەخۆی هەیە بە قەوەت قسان دەکا دڵی قورس دەکا من دەخۆم ڕادەبینم خۆم پێ پیاوە خۆم پێ خاوەن ژیانە خۆم پێ ئەو کەسایەتیە هەیە کە بتوانم ژن و منداڵی بەخێوکەم خۆم پێ خاوەن ئەو کەسایەتیە هەیە کە دەرەقەتی سەختیکان و چەرمەسەریکانی ژیانی بم قەوەت منزورم لەوەیە نابێ خۆت مرۆڤێکی زۆر ڕزعیف معرفی بکەی کە ئەو خانمە ئەسم پێی خۆش نەبێ زڵاتت دەگەڵ بکە جێک دنیا پیاوەکاندا هەیە کە دەڵا ئەگە بتوانی خاتونەکە دۆ پێکەنین خەی خۆشی دەوێت بەڵە دروستە بەڵام نەک جەلەسەی ئەڤڵ نەک باری هەڤڵ نەک ئەو سەردەمەی کە تۆ دەتێ پیژنیاری پێ بدەیت ئیتفاقەن تۆ دەبێ ئەو کاتێک کە پیژنیاری پێ دەدەیت قسەی مازەڕەت دەخوازم گاڵتە و قۆڕ قسەی ناشیا و لە خۆڕە هەر پیشۆخیکردن پێکەنینکردن ئەسەن لە کنژنە شێوازێکی جوانی نییە پاس جەلەسەیە بەڵەگە دەتان هەیە پیژنیارەکە تان بدەن دەبێت لەو پەڕی قوڵومەندی جدی بووندا بێ ئەمە خاڵێکی دیکە کە لە دڵی ژنە خۆش دێ زۆر پیا مەسەڵەن دەهێ هەر ئەو کاتە بەڵەکەی وەرگریا دێ حەنجا بچێ ئەحەن نەزەرت چێ ئەلان دەڵێ چ بکەین خاتونە دەحەبەسێ وەکو شتێک هەست دەکا کە فشاری لەسەرە پێی خۆشە زوو شتەکە ببسێنێ زوو شتەکە خلاصکە هەتا ئەگەر چاوەڕوانی و پیژنیارەش بۆ وەکو شتێک هەست دەکا کە ئەوە یەک نەفەر بە زۆری شتێکی لە داوا دەکا مێشکی ئینسان ئەو کاتەی کە هەست بە دەسەڵات دەکا جوانتر بیر دەکاتەوە دڵنیایی بۆ بەڵەکوتن زیاترە تاوان ناکوتن بەڵام دەڵا ئەو کاتێک کە مێشک هەست بە دەسەڵات ناکا هەر لە خۆڕا بەڕق دەکەوێت لە خۆڕا پێی خۆشە بڵەن نا پس ئەتۆ ئەگە پیژنیار دەدەی دەبێت حتممەەوە ئازادیەک بدەیە خاتون ئەتۆ دەتوانی پێت خۆشە دوو ڕۆژان پێت خۆشە هەفتەیەک ئەسم پێت خۆشە مانگێک لێ بکۆڵەوە فکری لێ بکەوە ئەسان سرنجم بدەیە لێ کۆڵینەوەم لەسەر بکە تاقیقم لەسەر بکە ئەو دەمەگرزانیت شاید ئەتۆ تا ئێستا ئەو جوورەی کە من جەنابتم هەڵبژاردە بۆی کە پیژنیارت پێ بدەم شاید تا ئەو شتت جەنابەت ئەسڵ فکر لە من نەکردبێتەوە ئەتۆ دەرفەتێکت هەیە کە بە دڵنیایی وە ئەسڵن مەحەبەسێ لێم کۆڵینەوەیەک بکە ئەگەر پێت خۆش بوو ئەگەر زانیت ئەمیش دەتوانم بە پیاوەمدا بنی
حتمما ئەو دەم بڵامی بەڵام پێ بدەوە ئەگەر دیتیشت کە پێت خۆشنێ من ئامادەگی بەم هەیە کە بڵامی نەم پێ بدەیەوە هەرچەند پێم ناخۆشە وەلی لێستی قبول دەکەم ئەو ئازادیەی کە دەیدەی ئەو دەسەڵاتەی کە دەیدەی مێشکی ژنە زیاتر هاندەر دەدا کە بۆی کە بڵامی بەڵات بداتەوە شتێکیش کە وەکو یەکدانە دەتوان بڵم فێڵ فێرتان کەم کاتێک کە ژن هەست بە اختیار دەکات هەر ئەو دەسەڵاتەی کە بەڵێم ناکوتن داکوتمان دەشتەکانی دیکەشیدا باسی بۆ بکە کە ئەمن ئەو بریارەت دەدەمێکە دەسەڵاتی ئەو پەیوەندیە لە خۆتدا بێ ئەمن هیچ کات بە توندوتیژی بادار ناکەم کە بێ سەر ئەوەی کە یەکتری ببینین ئەوەی کە حتمما قسەم لەگەڵ بکەین ئەوەی کە هەر کات کە من بیستم پێیان لەگەڵ بکەیت و من تەواوی حساسیتەکانی تۆ تەواوی شتەهایەکی کە دەبنە ماڵین گۆدا هەیە ئەمن لەسەر چامیدا دەنێم لەسەر دڵی تۆ دەبم ئەتۆ چۆنت پێخۆش بێ اختیاری ئەو ڕابطەیەی کە ما دەخۆب دەبێت بلەخەرا بینێک ئەمن و ئەتۆ پێکەوە یەکتری بناسین پێکەوە قسام بکەین کە دوایە بزانین ئایا بە کلکێکتری دین بۆ زواجکردن یانە ئەو مودەتە ئەو بینە هەر شتێکی هاتۆتە گۆڕێ بە دڵنیاوی لەسەر دڵی تۆم و ئەگەر پێت خۆشە دەو مدەتەدا حتا ئەگەر لەسەر تۆڕە کۆمەڵایەتێکە یەکتریمان فاڵۆ هەیە یەکتری ئانفاڵۆ دەکەین هیچ شتێک دانانێن کە خەڵک لێمان تێبگە هیچ کارێک ناکەین کە خەڵک تێمان بگە ئەگەر ئەو زورە دڵت پێی ئارامترە ئەگەر تەماسم گر پاکیکەوە ئەگەر کورتە نامەت بۆ ناردم لەلایەن خۆت پاکیکەوە ئەمیش پاکی دەکەمەوە ئەو هەستە ئەمنیەتە هەستێکی خۆش بژنە دەدا هەست دەکا کە دەگەڵ ببەخشە پیا و تەڕەف ئەو ناسینە بگا بە سەرنجامی زواج بگا چ نەگا ئابڕۆ حیسێتی پاراستراوە چونکە مەدە کۆمەڵی سنەتیدا ژن هەمیشە ئابڕۆی خۆ بۆ مهمە ئەم کارم بەو خاتونانە نیە کە هیچیان پێ عەیب نیە هیچ شتێکیان بۆ مهم نیە ئەمن ئەسڵەن دەو ڤیدیۆیادا باسی ئەو چەشنە کەسانە ناکەم ئەم باسی ئەو کەسانە دەکەم هەم لە پیاوەکاندا هەم لە ژنەکاندا کە قوڵومەندن سێحەب خەزانن سێحەب ڕەسەنن ئینسان هایەکن کە بۆ کەسایەتی خۆیان بۆ کەسایەتی خەڵکی احترام دادەنێن و ئەگەر دایان هەیە پیژنیار بدەن پیژنیارەکەیان بۆ ئامانج و مەرجی ئیزدواجە ئەمن دەگەڵ وانم دەگەڵ شتە خراپەکان نین پس ئەوەی کە ئەتۆ ئەو هەستە بۆ خاتونە بدەیت کە ئابڕۆت پاراستراوە ئەمن کەسێکم کە دەتوانی لەکنم هەستێکی ئەمنیەتت هەبێ هەستێکی ئەوەت هەبێ کە خودای نەکەردا هیچ کێشەیەک و ناخۆشیەک تهدیدت ناکە ئەو خاتونە بڵامی بەڵە ڕاحەتر دەداتەوە دانجامدا دەبێت بڵم کە دەڵێن خوددا ڕاستە خۆشیشی لە ڕاستی دێ گەورەترین فێڵ لە ژیاندا ئەوەیە کە هەمیشە ڕاست بی کاتێک کە ڕاستی هەمیشە بەرەندەی بەس ئەگەر بە شتێک و دەمۆردی خاتوناندا فێر بکەم خاتونەکان بە هۆوێک کە جنسێکی ضعیفن خوددا هەستێکی زۆر تیژی دابنێتێ ئێستا خەتەر حیز دەکەن ناخۆشی هەست دەکەن شتی غەڵەت هەست دەکەن زۆر زار بتەهایەکەیە لەسەر ئینستاگرامیدا دەیبینی دەڵێ ئەگەر ژنێک پرسیارێک لێ دەکا وڵامی دروستی بدەوە چونکە بۆ خۆی وڵامە دروستەکە دەزانێت فقط دەهێرێت پرسێ بزان تۆ چ وڵامێک دەدەیەوە ژن هەستەکانی زۆر لە پیاتون و تیشترا ئەوە شار ئەوەی کە کوتم ژن چونکە جنسێکی ضعیفترە خوددا وای ساز کردو وەی کە زیاتر زووتر خەتەر هەست بکا و لێی بکشێتەوە ژن زۆر زوو درۆ هەست دەکا زۆر زوو ئەوەی کە ئەتۆ بە چاوێکی ناحەز چاوی لێ دەکەی پیشنیارەکەت ناحەزە یا ئەوەی کە ئەسەن بە ئامانجی زواجکردن لێی نەهاتوێتە پێشە زۆر زۆر لێت حاڵی دەبێ و ئەگەر ئەو شتانەی کە باسم بۆ کردی لەوانەشدا هەڵە بکەی ئەو هەڵەیە دەکا کە فکر دەکاتەوە بیر بە دەکاتەوە کە تۆ لە بەسوکاتی لێ هاتوێتە پێشە ئەمن زۆرم ژن بیستۆ کە مەسەلەن زۆر چاوەڕوانی پیژنیاری پیاوێک بوون چونکە کاتێک کە پیا و پێشەوەی کە پیژنیارەکەی بدا بە ئاکارەکەی ژنە حاڵی دەکا یعنی ژنە چاوەڕوانی ئەو پیژنیارە هەیە بە خۆی بۆ ساز دەکات دەڵێ گەر هاتە پێشێ پیژنیاری پێدا من بەڵێ دەڵم یان نای پێ دەڵم زۆر جار ئەگەر دەی هەیە پێی بڵێن نا پێشتر بە ئاکار پێی دەڵێن نا یعنی مەسەلەن ئەو ئاکاریدا ئەو هەستە بە پیاوە دەدا کە نا پیژنیارەکەت مەدە ئەگەر خۆشی لە من دێ نا من هەمچین کارێکی ناکەم معمولاً ئەو خاتونانەی کە لە پیاوە هەست دەکەن کە لە چاولێکردن شتی پیاوە هەست دەکەن و درێژە بەو چاولێکردن و درێژە بەو ئاکارە دەدەن دیارەکە وەکو شتێک لە پیاوە داوا دەکەن کە وەرە پیژنیارەکەت بدە بە خۆشیان بۆ وڵامی بەڵە حازر کردو و زۆر پیاو مثلا دەڵە خام پەرزەم زۆرم پێ سەیرا باوەی کە هەموو ئەو نیشانانێک کە جەناب دەڵێ تێیدا بوو بە من چون پیژنیارم پێدا بەڵام پێی کوتم نا
شێوازی پیژنیارەکەت هەڵە بۆ ئاکاردا ئەو هەستت بۆ خاتونەداوە کە ڕاستەقینەنی هەستی ئەو ژنەجاری با خەتایش دەکا هەمیشش زۆر دقیق حەس ناکە وەلی زیاتر بۆ خراپبوون خەتایە دەکا یعنی ئەوەی کە زۆر زار ئەوەی کە پیاوێکی خراپ بە چاک بە خراپ بناسی زیاترە تاوەی کە پیاوێکی خراپ بە چاک بناسێ بەس بۆی کە ئەو هەڵەیە تووشی خاتونە نەبێ سادقانە بڕۆنە پێشێ بە دەنگی خۆتان بڕۆنە پێشێ ئەو شتی واقعەندە دڵتاندایە زۆر زار هەر ئەوەی کە دەتان هەوێ ئەوەندە حساسن لەوەی کە حتممە بڵامی بەڵە بدا ئەوەندە مەسنوعی ئەوەندە ناڕاستەقینە لە خۆتان جوڵانەوە نیشان دەدەن کە ئەو ژنەی تووشی هەڵە دەکەن ئەو هەستە حساسەی ژنە دەبزێ کە نا ئەو موقعیەتە دروست نییە ئەو پیژنیارێکی ڕاستەقینە نییە و زۆر خاتون هاتون دەکەن من کە خام پەرزن باوەی کە زۆر چاوەڕوانی پیژنیارەکەی بووم زۆر بێ شەرمانە هاتە پێشێ زۆر قسەکانی ناخۆش بوو ئەسن هەستێکی خۆشم لێی بەرنەگرت و پێم کتۆ نا بەزەگەر دەتان هەوێ واقعاً ئەو خاتونێک کە بۆتان گرنگایەتی هەیە بەڵامی بەڵەتان پێ بداتەوە 2-3 چاو لە ڤیدۆیەکەن و ئەو کاتێک کە دەتان هەیە لە خاتونێکی بڕۆنە پێشە کاتێک بڕۆنە پێشێکە خاتونە ئەو نیشانانەی کەنگۆ لە خۆشەویستی بەرابەری نیشانی دەدا یعنی تۆ چاوی لێ دەکەی چاوت لێ دەکاتەوە بزڵی بۆ لێدەی بۆ لێ دەداتەوە بە ئاکار حاڵیت کردو کە خۆشی لێدێ بە ئاکار حاڵی دەکات کە بەڵە منە خۆشەویستی تۆم پێ خۆشە ئەو دەم لێ بچۆ پێشێ و حتمما تاقیقێک لەبارەی کەسایەتیکەیدا شێوازی تربیەتیکەیدا لە چ بەنەماڵەیەکە ئەگەر زۆر سنەتین زۆر مەسحەبین زۆر مەسەلەن بۆ یاساکانی کۆمەڵایەتی زۆر تند و تیژن دەبێت هەواوی ئەو ناسکایەتێ لە چاوکەی ئەگەر تمشادەکەی خاتون پیاوێکی کە بە قسەکردن جوانتر دەتوانی مەبەستەکەت بڵێ تەلێفۆنی بۆ بکە ئەگەر لەو پیاوانەی کە بە قسەکردن زۆر جوان ناتوانی بە کامێن بۆی بنێرە ئەتۆ دەبێ هەم کەسایەتی خۆ لە نەزەر بگری هەم کەسایەتی و خاتونە لە نەزەر بگری و بە دەنەزەرگرتنی گشتی ئەو خاڵانە دەتوانی ئەو شتێک کە دڵت دەیهەوێ پێ بگەی بە ئیشەڵا بڵامی بەڵی لێبەرگری خۆشەویستان ئەگەر ڤیدۆکەتان پێخۆش بوو بۆ کەسانی کە هەست دەکەن بە کەلکیان دێ بۆیان بنێرن ئەنگۆژ لایکی کەن بەگە پرسیارێک و هەیە بۆ میدا بنێن هەمیش بە دڵنیایی و جوابی دەدەمە و لە خزمەتودا خوداتان دەکەم